بله تماشاوان جا لهمبر مونومنتا بارزانی جینوساید کری و لهمبر گور بارزانی بنا حق شهید کری و به گهداری کرنا بلوله مام صفد و لمونومنتا بارزان و لبارزان بگمان دما و باش به اما هاتی نفیره هجاره کدن بگمان بیر هاتنا 40 سالان بریان هاب کین که 8000 ظلام 8000 گنج خورد زاواین سال زاواین روزین ویده وری باوی که حق ها جینوساید کرن زنده بچال کرن بناخ کرن اما هاتین برای گشتی جاره کدن اشکراب کین بیجینه بیراوان بینین که اف گله که قربانی داره اف گله تصحیه و گله کد گله بدلین گران دایه حتی اف قواره و اف ازمونه هات که وجوده و که هندک پوپولیست نافخه و هندک دجبرین کردان حتی لبغداجیم بگمان خونا بنبونا و ازمونه و به شوازی که بحثی و ازمونه کن هر وکی گلف صنایعاتی و حساب صنایعش نابچید بگمان ام هاتینه ویری جاره کدن رای گشتی هایدار کن که وی گلی قربانین گله کی دانه ام نه هاتین جاره کدن برینن که سوکارن بارزانین جینوساید کریب آزرینین و کولین ام هاتین جاره کدن د خدمت اوان دابین و جبورای گشتی جاره کدن تاکید سرهند بکن که گله کردستان گله که قربانی داره هندک دورهن ال کردستان پشکاشری برکبید از بارناکم سرانسری جهان دور هبید قدر و دوره که بارزانه دورا بارزانه قربانی دابید 100 ساله پیتری 10 جاران اب دوره هات که حلان دن قلان دن خلکی هات که جینوساید کنش ناف برن زیدت ترکی سر رگزین نیر بی که بگمان خلکی و دوره ترهوری شالده بین نداره بسدمنده که و دوره بگمان تفگره که شورشگیری نتوایی کرد پروری فلسفه که کردستانی معرفه که کردیا راستقینه هبویه لویره گله کلا پیاو کلا سرکرده جدای بون ام جاره کدن هات که ویره و لویره تکیزی سرهندید که که پیوسته بگمان لبغداد دیگهشنه که باش هبید گلو اواب سر کردان هاتی و اوین سر کردا اینای چپ سر وان هاتن همو چاوا چون چاوا بگمان حد سالت چلا کر ام بیجن حتی نهاجید گلبه برای خوب کنه وای که سروک بارزان ایرو دو پیامه که خود گوتی کل بغداد مخابن هندک عقلیت نهشتا خوناب جینوساید کردنشنا برنا گله کردستانه ود بینی گله کردستانه گله که زندیه چند بهتا سلطن باشتر پیستر برفرهتر لسر بنی خوشین بیتابه و کی وان دار بریایه قطش ناف ناچید برحال ما بس منه د خدمت که سوکارن قربانیین جینوسایدا بارزانیان دابم میوانه میجانه دست که من به باشم چما جم که سوکارن قربانیان تماشاوان جام ایک شوانا کو سرنجامن راک شای ایرو کاک سفر کاک احسان کرم که کاک احسان تماشاوان جا کرم که کاک احسان پاشی باوه کاک احسان طاقانه نفالایه کاک احسان باوی دایکاوی سه هیو کو بگمان دوات اخوای کری دما کو باوی انفال کری ایدی اوجیک قدر بو ایدی کاک احسان جدای بویه و دایکاوی جی او خدان کریه حتی ویگا ویجی دایکاویل هنداف سریه ایدی اوجیک طبعا جنین بارزان جی شیر جنین جبر کاوان نفشک او نفش مازن کرو و نفشک پیز برای قب که ایوان مازن کری همی وزیرن برپرسن فرماندنه کاک احسان ایدی ویروجی ام ویرینه یعنی اوا چون بحثی چی بگید پیوسته چی بیتا کنیم پیوسته لبغداد هر عقلیت جاران هندک هنه جاره کدن خوانا جینوساید و به باب کرنا خلق کردستان و بینید و چید به بانگلو بله زور داخل دوای 40 سال به سروی کار اساته هویا خمناک دا نوکجی وکی ام بری خود دین عقلیت و بغدا همون او عقلیت که پیشی 40 سال بری او رو او کار اساته هویا خمناک سری ما اینه زور داخل براستی بله یادیجی از وقت تاقانه که جینوساید 8000 بارزانیا پیام من بو هم کردکی اوه که همه عبرت را بردو ور بگیرین هل زاخ و حتی خانقینه او هیوادارم او رو دا کاراسات و سری مهاته نه تا دوباره کرنوه بله اوید کو اف کاراسات سری ما اینای سری گلی مینه طبعا پروسسا شنابرنا گلی کرد هر الفیلیان دست بکر بو شون دال بارزانیان پروسسا بدناوا برفره كل هشتي لجرميان حتى تشتبهلنا داس بكربو ايدي فيغا فيجن خونا باندي بين دي اف ملتا مستحق جيانينا مستحق ما في نوانينا بين دابين جرد تو چت بو عقليتي جل والله جو زور داخوا چونكو اواب سري ما اینا از بیجم حتی ایره بس بو اوه که ام
مثلا دبی گیانێکی خوشک و برانە هەر زاخ و هەتا خانەقینێ هیویامل هەر کوردێکی ئەوەیە کە ئەم عیبرەت ڕابردووە خوێر بگرین نکمەژی ئەس هەمە جا بەحسکەم چ کوڕ و کچەک هەگەر پشتی باوێ خو پەیدا بووی بارزانی بیتن یان گەرمیانی بیتن یان هەلەبجەیی بیتن یان فەیلی بیتن یان مثلا بادینان بیتن شیخ وسان و بالیسان بیتن از همه جا خوشک و برای خودزانه پیام من اوه پیام من هر زاخواتا خانقینی اوه که بلا بز بیتن ده بحث عبرتی کرد او اوین نکای عده گل جاران آدین سیاسیین کردستانی جی بمخابنی او هنده باوشه و هم بیزه بوان سرین کو ویگا ویجی تینی خوینا کردان ود کن هند نوا کردستان ده هاولین یک ریزی نادن یعنی همون زانش چپ سری وی ملتی هات که گلو بدیناتا و عبرت در بازبوی ورنه گیرید ناف مالا خارج نخید قربانی وی ملتی البرچاف نگیرید دست کفتی دی ملتی ارزان فروش کرد او دی چی بیجید برانبر دیرو که برانبر خوینا وان شیدا اوانش شرمزار دیرو که دبن اوانه حق و مثلا پیدا چونه که بعقلیت خدا کن چونکو از بیجم حتی ایره بسه معنا بس يعني حتى كانجي از خو تمني خو مثلا كر پیدا بو نامه یا طبیعی نبوه گوره بو نامه بو يعني ام ویچ تایولی بکن سبای بچکین ما و نویت ما همان شوه وان نخوش یادا در باز من اجا او دبید اروپاش و ام گلیل خوب کن نابی ام برانبری خوب کن چونکو بو دشمنه همه جا درفته درفته هر کاتکی که درفت بو رخصا او همان شوه ده او کارساتا کرابردو بسری مینای دل دهاتوشی بسری مینای سویدارم او پوپولیستی و کمک دنگ نشاس گهداریات بکن فعلا اگر ناف خدا کرد پیز بن در اکه کردان ازمونی خواه بو ارتشته که بو بیویا سرنجا تگش بید هیوادارم سرنجام همه کرده که درسوزه اکید چونکو از وقت بیشم سرنجام من ناو دل همه کرده که درسوزه بله گله سپاس بله تماشاوانی البته میوانین من هنه او برپرسیارن چاودری روشه دیکن ما بس من بچینه جمانجی بزن بینگلو حتی ویگا وف کیسه برفکی بچو کریم ری بری گشتی کاروبارن شهیدان فالکریانه یه اداره سربخویا سوران کو حالبت ویدا وریجی گریدای اداره سربخویا سورانه هر وها کاک ایات کاکی پارزر دوسیا بارزانیان کو جاره کدن جی پارجی لویرما افراج گل گوتو بیش کربم هر وها کاک ربار رمضان او جی کسو کار نام فالکریان بارزانیا تماشاوان جه کسی که شارزاد و کیسه دا گله بدیو چونا و کیسه کریه کاک کریم کم جدا دست بکن دبر اداره سربخویا سوران بارزان جید گل بیتو بالکاتی گل بیتو سیده کانو چومانو حتی دیمایه يعني بشكا شريد البركفتيه بقرباني داني هم شر داعش بقرا هم انفالين بارزانيا انفال دي بغواسنا صالين هشتيان بالزورم لي خلق بيدا فري كاتا دبي شارتو بيدا قالوا يعني حتى في قالوا تشبو في خلقي كريا تبرسفاها بو في قرباني داني تشتشتي نو هي بو في خلقي سرتا لا سلمين صاليادي ام تراجيديا مزني كبسر قال كمان دا وبسر بارزانيا كان بتايبتي هاتوا سري ريز دادن ويني دەستی ئەو دایکانە ماچ دەکەین کە توانیان ڕۆڵەکانیان بە ئەو ڕۆ بگێنن کاک ئەحسانێک پێ بگێنن بەو هەستەوە هێشتا داوای عیبرەت وەرگرتن دەکاتن بۆ گەلەکەی کە هەمومان هاودەنگ بین جێگەی ڕێز و تەقدیرە ڕێزمان بۆ هەمویان هەیە ئێمە لە وەزارەتی شەهیدان دوای ئەوەی کە ئیدارەی سەربەخۆی سۆران ڕاگەیەنرا و استحداث کراوە لە چوارچێوەیەشدا بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان بۆ خزمەتکردنی ئەم توێژە استحداث کراوە لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە چوارچێوەی بازنە گەورەکەدا لە وەزارەتی شەهیدان و ئەنفالکراواندا بەرنامەیەکی گشتگیر هەیە بەڵام هەموو شتەکان جێبەجێکردنی لێرە نییە ئێمە مەیدانی قەزیەکەمان بەغدایە لەوێ ئەبێ بتوانین ئەو مافانەی کە تاوەکو ئێستا نەدراوە ئەو قوربانیانەی کە ئێمە لە پێناو خاک و وڵات و گەلەکەی خۆمان داومانە بە نمونە ئەوەی کە ئەمڕۆ لێرانە ئەمە کۆ کردوتەوە یادی جینۆسایدکردنی بارزانیەکانە هەتاوەکو ئێستا بەغدا ئامادە نییە ئەو
ئەرکەی کە لە سەرشانیەتی بە پێی دەستور بە پێی قانون و بە پێی بڕیاری دادگا بە پێی قراری پەرلەمان با بڵین ئەنجومەنی نوێنەرانی عێراق جێبەجێ بکات. ئەوەی کە ئێمە وەکو وەزارەت لە ڕابردوودا کراوە و ئێستاش لە بەرنامەدایە هەوڵەکان بەردەوامن بۆی کە بتواندرێتن حکوومەتی عێراقی دەوڵەتی عێراق بهێنرێتە سەرخەت قەناعەتیان پێ بکرێتن ئەمە بەرپرسیارەتی وانە بەرپرسیارەتیەکی دەستوریە لە دەستوردا کاگەیات لە قەزیەکان بەشدار بووە لە مادەی 132 دەستوردا ئاماژە پێ دەکاتن هەموو بەرپرسیارەتێکی دەوڵەتی پێشوو کە ڕووخاوە ڕژێمی بەعس لی بەرپرس بووە بەرپرسیارەتەکە دەگەورێتە ئەستۆی دەوڵەتی نوێ کە ئەو دەوڵەتەی ئێستا عێراق بەردەوامە. ئەمە مادەیەکی دەستوریە یەکلاکردنەوەی کەیسەکانی دەوێتن ئەم هەموو زانین تعامل حکوومەتە بەغداد گەل مافێن دەستوری و مافێن دنیا خەلکی کوردستانی چاوەیە ئەمێ بەحسێ خواکەین خۆ ینی وەزارەتە کاروبارین شەهیدا هەیە ڕێبەبەریە گشتیان کاروبارین شەهیدایە حتا بەرپرسێ شەهیدا هەیە لەوێ دەبەرێ ینی خەلک پێویستە بتایبەتیژی کە سوکارن ئەنفالکریان یینوان قوربانیان مەزم بوونە نەڤینوان هەنە نەڤینان پێگەهشتنە پێویستە بوان چ بێتەکردن و بوان چ کردیە چ بەرنامەوەدایە لە بەرنامەی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراواندا بە دیاریکراوی هەندێک ماف و امتیازات هەیە کە بەردەوامە ئەویش بەپێی ئەو شایستەیە نییە کە ئەوان شایستەنە هەرچی بکرێتن لە ئاستی ئەو گەورەی ئەو قوربانیە و تراژیدیایەدا نییە بە سەراحەت کەس ناتوانێتن پێم وایە ئێستا لیان بپرسین چیان دەتوان بە 450,000 دینار ئیدارەی ژیانی خۆیان بدەن وەکو کە سوکاری ئەنفال. بەڵام ئەوەی کە ئێستا حکوومەت بەپێی ئەو بارودۆخە اقتصادیەی کە تێیدایە لە دەسەڵاتیدایە تەنها ئەوەندە دەتوانێت خزمەت گوزاریەکانی دیکەمان بەردەوامە خزمەت گوزاری پەروەردەیە تەندروستیە هەندێک جار ئەگەر دەرفەت ڕێگە بدات لە ڕووی اقتصادیەوە بابەتی نیشتە جێبوونە جێبەجێ دەکرێت کە لە پرۆگرامی حکوومەتدا هەیە لە ماوەی داهاتوودا یەکەی نیشتە جێبوون بەپێی ئەو پلانەی هەیە جێبەجێ بکرێتن بۆ ئەوانەی کە تا ئێستا سوودمەند نەبوونە و هەوڵی ترمان هەیە لە ڕووی نێودەوڵەتیەوە ئێمە نەمانتوانیوە وەکو پێویست سوود لە کۆمەڵگەی نێودەوڵەتی وەربگرین وەکو پاڵپشت ئەو بابەت تایبەتە کاکی ئەیاد بە هەڵبەتە ماشەوانێژە ئەڤروکە ئەم یادە چە سالی ئەنفالکیری ئەنکۆ جینوسایدکردن بارزانیان دەکەین دوومەهە بەغدا بەهێجەتێن جودا شایستێن داڕایەن خەلکی کوردستانی برینەوە کە عەرەب خۆشی بژنێ سەرێ خەلکی برا ڕسقێوان نەبەرەش بلی کو سەرێوی خەلکات کە برین 100 ساڵێن مێژوە عێراقیدا ڕسقی خەلکی جیهات کە برین بۆ دوومەهە موچەخۆرێن هەرێما کوردستانی بێبەشن موچەک و پێویستە لە گۆر دەستوری و لە گۆر هەموو ڕێکەفتین سیاسی لە گۆر یاسای بودجە پارە بێت ئەف پارە سەر خەلکی دابێتە دەبەشکردن بەرحاڵ کاکەیات بۆ زانیاری جەنابەت ئەو بودجەیە کە دەشێت هیچی تەخسیس نەکراوەتەیدا بۆ کە سوکاری شەیدان و ئەنفال کراوە یعنی حکوومەتە کە دووبارە دابینی دەکات حکوومەتی هەرێمە دواتر قسەی لەسەرەوەی زیاتر قسەی لەسەرەکەن کاکەیات کەیسا جینوسایدکردنا بارزانیان کەیسا ئەنفالان کەیسا فەیلیان کومەکە کەیسان بێگومان ئەف ڕژێمە میراتگیرە ئەف حکوومەتەنها میراتگیرە ڕژێما بەرەیە پێویستە ڤی ئەرکیل سەرشانێت خۆ هەلگیریت و ڤی خەلکی قەرەبوو بکەت vê کەیسێ جددی وەرگریت بوو دەستە دەستی پێت کێت و جددی وەرناگیریت گەلو سەرەتا سەر ڕێزنەوەژە دادنێژن بۆ قوربانیانی جینۆساید لە سەرتاسەری جیهان و جینۆساید کراوەی بارزانی بە تایبەتی سەربەرزی بۆ کەسوکاری جینۆساید کراوە کاکەها کێشەی ئێمە جەنابەت لە سەرەتای بەرنامەکە دوتت ئەو عەقلیەتەیە کە بەشێک ناتوانین بڵێن هەموو لە بەرۆی خەڵکانێکیش هەنە هاوکاری ئێمەنە لە بەغدا بەڵام عەقلیەتێک هەیە لە بەغدا کە نایەوێ ئێمەش تا ئێستش هەر لە قۆناغی ڕزگار بوونین و دوای سەدام حوسێنیش ئێمە نەگەیشتینە ئەو مافانەی کە سەدان ساڵە ئێمە قوربانی لە پێناو دەدەین بۆیە کێشەی ئێمە لەگەڵ بەغدا ئەو عەقلیەتەیە کە ئەگەر باز لە بودجە دەکرێت بە یاسا ئەگەر ئێمە بڕیارمان هەیە یعنی محکەمەیەک دروست بووە بە پێی قانونی ژمارەدەی ساڵی 2005 پەرلەمانی عێراق دەنجی لەسەردایە و محکەمەیەک دروست بووە بە پێی ئەو بڕیاری پەرلەمانەی عێراق محکەمەکەش عێراقیە دەتوانم بڵێم بڕگە و مادەکانی ئەو دادگایە هەمووی لە دادگای تاوانی نێودەوڵەتی وەرگیراوە کە عێراق چوە قۆناغێکی ترەوە ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ و قوربانیانی دەستی ڕژێم دەبی هەمووی قەرەبوو بکرێنەوە هەموو بڕگە و بابەتەکانی زۆر وەکو دەستور شتێکی زۆر جوانە کاک مستەفا کاک ئاخر کاک قرتاج ئەو برایانە هەموو لێرە بەشدار بوون لە دادگایکردنی سەدام و عەلی حەسەن مەجید و تاوانبارانی ڕژێم
و بڕیارەکە دەرچوو بە جینۆسایدکردن جینۆسایدی بارزانیان و هەروەها تاوانی دژە مرۆڤایەتی دژی بارزانیان چونکە ئێمە تەنها ئەوە نەبووە جینۆسایدکردن بە قۆناغ بووە کاک هەکارجان خەڵکێک تۆ لەو بەهەشتەبی بێ جنوبی خواروی عێراق و لە سەحرایەک دایبنەی بێگومان ئەوە ینی کوشتنێکی فیزیکیە تۆ بەرەبەر دەتەوێت ئەو خەڵکەیە بۆیە کە دەینەوە سەر بڕیاری دادگای باڵای تاوانی عێراقمە سوپاسی ئەو دادگایە دەکەین سوپاسی ئەو دادوەرە بوێرانە دەکەین بڕیارەکە پڕ بە پیستی تاوانەکەیە کە تاوانی جینۆساید بڕیاری لەسەر جینۆساید دەچووە کە تاوانی بێسەر شوێنکردنی بارزانیانە بەڵام من چ لە بڕیارێک بکەم کاکە هار ئەوە لە لامە ئایا پێش بڕیار و دوای بڕیار ئێمە هیچ لە گۆڕانکاری کرا لە گوزەرانی کەسوکاری قوربانیانی ئێمە ئایا عێراق ئەو وڵاتە بوو بۆ کەسوکاری قوربانیانی هەموو عێراق کە ئێمە ڕێز لە قوربانیانی عێراق دەگرین ئەوانیش شەهیدن ئەوانیش قوربانیان داوە فەرموو بەپێی ئەو قانونە هەموو عێراق تعویز کرایتەوە لە هەر ممتەلەکاتێکی ئێمە لە دەڤەرێکین ئێستا 16 جار ئەو دەڤەرە سوتایە بەڵام تو 16 دلار تا ئێستا بۆ ئەو دەڤەرە نەهاتۆ بە ناوی قوربانیان بە ناوی قەرەبوو کە من بۆ ڕوحەکان دەتوانم بڵێم قەرەبوو نییە هیچ کەس لە ئێمە ئازیزانی خۆمان بە پارە لە کاتێکە عێراق دەڵێت سیستەمی دادوەری سیستەمێکی سەربەخۆیە دەستگای دادوەریە و بڕیارجیەکی لە دادگاها بڵندا تاوانان دەرچوویە گەلو یعنی ئەف بریارە بوو ناهێتە جێبەجێکردن بۆ بریارێندن کو لە دژی هەرێما کوردستانی تێنە دەرکردن تێنە بجیکردن بووە بنایێت هیچ بچوون بوو نەکردە هەندێک لایم دیفرانە پشتبەنە کاکە کار ئێمە تەنها دۆسیەک و دوو دۆسێمان نەبووە ئێمە 16 دۆسێمان لە دادگای باڵای تاوانی عێراق هەبووە هەر لە هەڵەبجە هەتا زاخۆ بە کۆی دۆسیەکانی ئێمە بەداخەوە لەوەش غەدر لە کورد کرا یعنی پەلەکردنی حکوومەتی عێراق لە جێبەجێکردنی لە سەیدارەدانی سەدام حوسێن کە یەک وەڵامی پێ نەبوو بۆ کاک مستەفا بۆ ئەو برادرانەی کە بەشدار بوون لە دادگای باڵای تاوانی عێراق ئەسڵەن لە دۆسیەی دادگای باڵای تاوانی عێراق سەدام بزرە لە جینۆسایدکردنی بارزانیان کە یەکەم کەسە ئەتراف دەکا هەمومان بینیمانە لە تەلەڤیزۆن چۆن سەدام ئەتراف دەکا کە بارزانیان جینۆساید کراون بۆیە بەداخەوە نە ئەو محکەمەیەش توانی کەسوکاری ئێمە لە قوربانیانی جینۆساید بە پرسی قەرەبۆکەی کۆتایی پێبینی کە ئەویش بەداخەوە دادگاکە بچوو کراوە بەداخەوە ئێستش حکوومەتی عێراق ئامادە نییە کە بەپێی دەستور عێراق بەرپرسیارە لە هەموو قوربانیانی هەموو عێراق بۆ کەواتە کاکێت عێراق ئەوەیە عێراق چی دادگاها پاریس سکاڵایەت کرد کو هەرێما کوردستانی نەفتێت دفرۆشیت کۆ نەفتەوەیە حەقەوەیە ئەوێ ئابلوقات 10 ساڵە 13 ساڵە خستکە سەرێ هەرێمێ ئەف بریارەوێ بێگومان ئەف سکاڵاوێت خوێت نەفتا هەرێما کوردستانی هاتکە قوتکردن گەلو هینجی نەشن ئالیە سێ هەڵبژێرن بچنە دادگای نێودەوڵەتی وێ پرسێ بەنەوێرێ پێتر ئازرین بێژنە بە بریارن دادگای عێراق سەر ئەردن نایەتە بچیکردن کاکە هەر تێشەکەی ئێمە ئەوەیە ئێمە وەکو کیانێکی سربەخۆنین هەرێمی کوردستان ئێمە بەشێکین لە عێراق ئەگەر دەڕۆی ڕوو لە کۆمەلگەی نێودەوڵەتیش دەکەی دەتوانم بڵێم هەر عێراق باڵا دەستە لە کێشەکان و دەتوانم بڵێم وەزارەتی دەرەوەی عێراقیش کە پشتی کووردە من هیوادارم بتوانن کار بکرێت لەسەر ئەو کار نەکردە هەڵویستی وەزارەتە دەربێت وەکو پێویست من کە زیاتر لە 18 ساڵە لەو بوارە کار دەکەم دەتوانم بڵێم وەزارەتی دەرەوەی عێراق دەبوایە دەرەوەندایە گەل و وەگوتیە بوو دەکرێت ناکرێت تۆ وەزارەتەکەت لەسەر وەزارەتی دەرەوە وەزارەتێکی سیادی و بەشێکی کارەکان دەتوانم بڵێم لەسەر ئاستی دەرەوە ڕەنگە وەزارەتی دەرەوەی عێراق کاکە کار من نمونەکەت بۆ دەینەوە مەجلیسی ئەمن لە ساڵی 2003 بەپێی بڕیاری 14/2003 دوای ڕوخانی ڕژێم دەڵێ هەر تۆمەتبارێکی قیادی عێراقی دەستی سوورە یاخود تاوانبارە وڵاتانی ئەندام لە UN دەبی بیگەڕێنەوە بۆ عێراق پێویستە وەزارەتی دەرەوەی عێراق کار بکات لەسەر تۆمەت لەو دقەی ئەمە پارساڵیش لە هەمان بەرنامەی جەنابت وتم ئەو بەرپرسەی کە فارس نەعمە میحاوی ئێستا لە ڤێنە دانیشتووە جنسەی نەمساوی هەیە بەپێی ئەو قانونە تۆ دەتوانی بەپێی دادگای باڵای تاوانی عێراق کە تۆمەتبەری هەڵاتووە ئێمە 423 تۆمەتبارمان تەنها لە ئەنفال هەیە و 69 تۆمەتباری هەڵاتومان لە دۆسەی بارزانیان هەیە لە تەتیری ئەرقیمان هەیە لە دۆسەی برافەیلیەکانمان هەیە ئەوانە کۆمەڵێک پرسن بە تایبەتی حکوومەتی عێراق ئێستش تو کار بکەی دەبێ هەر حکوومەتی عێراق کار بکات لەسەر ئاستی دەرەوە لە پرسی قەرەبوو تا ئێستا عێراق خۆی بە پرسیارەتی کاکێت کاک ڕێبار ژێ کەس و کارێن ئەنفال کردیانە ئەنکۆ جینوسایت کردیان ji ber ku ئەنفال و جینوسایت دوو پرسن ئەف ملەتە بڤان ناونیشانە تایبەتی ئەنفالان
182,000 کردی هاتیش نابرن جنوساید کردن بارزانیا جی 8,000 بارزانیا همش را گزینه کاک ربارتا گله بیفچنا به کسی کریه تو چا بغداد بارم تو چه چولستان باشور عراق جیک او راش تدید کپ جاوید خو يعني قالوا بو حتى في حكومات العراق تنانات دا خازال بوريني ناكد تنانات بربسه که بلن نهایت نافی خلقی دار گل اکل سر وی گل کوی اوان همو شهیدین بنا حق شهید کری دانید بله سپاس لروجا که صدا از بجنا خود چه مینم برمان و شهیدید بین و نفنیشان بلیلا کاکس مام صفدی يعني اوجيك بيقمان تعبير الخمو ازاري في دفريك بله بشكل اوشكيك القربانيان و دايكت حتى که چاوره یعنی و 40 سال ته پرینده که مهش چاوره و چندین روزه که روزا کره و هفجینه و ظلام زفری تول درگهی بدد چونکی وان دا که رفاتت خونه دیتنه و ظلام که دیت المال دای چوه داره و حتی که نزفریه 8000 مروت بارزانی بنوعی المال چوه داره حکومت عراقی از هرگاف دیویجم چجا بوم نبیه باب و نابیت باب و چجا وکو حوالاتی پلادوش نیف کریه ما و الحال دانوا گورد بو کمالش همان کادا یکشوان عزیزا کو کاک قرطاس فرمانبر رهبری شهیدان فال کرید بارزان و کاک صلاح پشکدار بون لحال دانوا گورد بکوم لی وقت جار آخری از چوی 2 سال 3 سال برینو که بار بک من بالیوزک قنصلک تنانت اندامک پارلمان عراقی کل سپشکا کرداش بلی دو اندام پارلمان من ندیتن بین وان گورد بکوم ببینن یعنی وید وان گورد بکوم ارشیف و دوکومنت کن هر یکشوان راپورتا خوب نویسید سبای نادوز بای پیشکشی نردت خوب بکت پیشکشی ولاتت خوب کت کو بل ابا کومال خلق کن یه تات یا جنوساید کردن بشه وازه او جنبو بلکی زور به برنامه زور به پلان زور بشه وازه که نام رو نا ریکوپیک ریک دنا خلق ما کوب چن واگورا هلدن و تنانت امنیت که زور باش دوید کو امشن گورد خل بیابانت باشور عراق بینیده و احتمال او گور دیار من بس بمنا بجن او شوانو او خلقی ویره او خلقی ویره حتی نگشت او عقلیت های کو کرد بید بیا رامی کرون و زندانی کردن و بن آخ کرن لو ام چجا و چند نابینین ل 8000 مروت بارزانی افرو تنش 606 رفات الزفری لو 606 رفات کو امید بینین گلک جاز دای که دبینم دیتا سروان رفات الزفری نزانی گل سر کیش گور دانید نزانی کیش وان گور کرویا یعنی هشت ام نشانه و چنده بکن کوبله اوه حس که یکش عزیزه تیا و حکومت عراقش هاکار نیه و ما پیسیاب امنیت کنه دولتی و پیسیاب هاکاریه چونکی طبیعت صحرای وتبه وقتی تو چو بیابانی ابرو گرکه که چه بروجا پاشرده چی او ایدئولوژی به بردام او جهات گورین یعنی اگر کسک بچیکاتیا خولویر مازن نبی زور زحمت بشه ویره وجهی ببینید باور بکه وقتی بو یک جار من رفات دیتی وقتی من دیتی حس که مروبت کرد دستت وای تا جمدانیا و انشید که وای تا گریدانو پس وای تا گله باران کردن یک شیویت من او بکو خزیا کو من بابو با پیرو هر دو با پیرو مامو خالو 105 کست من گروان 8000 مروت بارزانی زنده بچال کنه جنوساید کنه من خوزیل خدای مازن درخواست خوزیا باب من مخزن کافی شکل برکه با راستا خود یانه خود دست دبا چونکه حتی تو وان گورا نبینی تو نزانی کاف مرو و چب ظلم و زورداری شهید کرده هندکا گول لك البکفته او خوشبخت بوا رحا و چوی و هاتیا شهید کردن بس هی وای هوار بو و کسی و شهیده و مرو بارزانی جنوساید کری کو زندی بن آخ کرده حتی رحاوی شواد و حتی چواش بله کاک ربارتش که بیرامن جاره که و 2004 پنجان کسی که تمن خلک جنوبی باشور عراقی بی من دید من الهرم کردستان دید ای بحث کرد گوته ما دید وقتی اف گورن بکم اف خلکرت دا اف زارو که چوات قیجان و حوالدان و آخه بین داره او هر شفر چو اقدار هر دعات کردن هیچ استفاده نبود هنیا و دیمن تراژدین ای خودیت و گله که متاسف و هات وری جذبار وان سال داویه و غرا داویه کردم بله او یک شاهد عیانان کوچه و کیسه دا کی بی بما آخر کی کیشوان بله توی دو کیسه دا بجدار بود توی چه وره تا چه دیت یعنی تا همیتش گوت نه تا گوته به سر ماهاتی واسه کش قربانیا ما قالوا يعني برسوان چه بو يعني بو يتخم صار حتى في افخل که قرابونا كنا تشتاق بو تاكي كده اللي تبي خوش بي اره تا چه وادي تا كيسه تو يك شاد حالا بود ادرس گویدی هاتونو که ما چه تشتاق نکردی پیش نوع که تا چه هي بو ما بيجا بو ما يوم محمد كفي بو براد تمام بوما همه کسو کار شهید و انفالانا بوما اگه بیجی قربو نه مادی نه معنوی نه کساتی بو کس نکریه تنها یک تشتا بسیاره که کاکر باره که روز بومن تشتک میشکه من دا چی بی تا گود
بوچ هتانو که اوه هشتا عقلیت وایا عقلیت و نویانا ما کرداب خواستند مخصوص عام کرداب مخصوصی باش بارزانیه به هندی و چه تشتاق بما نویجید اوید که ایادش بحث کرد دادگاه بله راسته اوه هیچ نوعی که وان نوید هیچ نوعی که دادگاه تشتاقی وقت بما بکد کو قربوا کسو کارت انفالا بیت کردن چون اگه قربوا کسو کارت انفالا با ما ها کردن او هنگی دی پیداگیریل هند داکن کو ام جینوسایده بله به هندی او ناکن دا جینوساید تثبیت نبیل سبا جینوساید بالگیت او ناکه او نخو هشتا نوکه هشتا و پنجمور نکرد یکم او جینوسایدی نیم بله يعني حقيقة حاشا نجرتي هي برا بتري بربرس نوكي العراق دبن امام دانا و باكجراوند كي اسلامي هي و نابو نشانه حزب توانجي اسلامينا قالوا بهيج نكبد لقور قرآن بيروز هيج الرسالة كي نابي ملتك وسقط يوم كي بن اخبك ودي سنه بهاتنا جارا كذا ابخوجي اعتراف ما فين كردانا كانت تشديد يعني دادوري سين خاريك وباويك دادورانا في تعامل ديال كيس بكد تشديد تشد مجابتان من اوي مديت او سند خارنوا خرد بالعكس بيا سندوا هيच سندك بدرستي وانا كريا چونك اگه كسك سندي بخوينم تبي اس حقيقه شبد ويا حقيقه روي بمتاب حقيقتها يعني بل او حقيقه نبيه هيش نوع كيف يعني وقت انت قلت كي كان كسكرت انفال بينا يد من باب من طاقانه يا بله چار خالد من جبا بير من يعني تقريبا 6 نفر 10 نفر من 10 نفر مال عائله من ده يعني انت قلت يا من بيت 100 يد هاد كشيء اقلوا اگر بتبشم لوقت هلدانه و گورد بکمال از بخو یک لوا کمل پسیال شاهد عیان کرد لیک کسی که جمع دابی که برپرسه که حکومی بیلویره که سماوال منطقه عرعر من لی پرسی آیا اف کسا چطور به چه ظلمه کنگو هتو و ها بن عرده بکرن گوت ام تیدانینه ام هونینه باشه اگر تو هون نبی لوی صحرا هندا و بیابان تو دی چطور شید تبلا خلصه و نقطه دانی دو بیجا من اونا تیره دا و هنده نفرشن بی اوی کتو هیچ اوی که بکن يعني ناف النفر جو كان نفرنجي هنده نفرن نواتو سه کسی تیره دا و اوه گوره یا نواتو سه کسی تیره دا اگر تو بخود شاهد عیان اگر تو بخود کسی نبی که تو تدگیوی توان بار تو تدگیوی دانه بی تو چطور دیزانی که ایرم هنده نفره تیدانه شد قلت يعني هیچ گوتی هم تیدانی نه هم نبینه ما گلی بیه بوما وگی رای تدگی هم حونینه بس بالفعل امزانی شوین بلم نشن ام ليه ام كبيرنا كاين شيعة مذهب جي خلك باشور العراق جوانجي قال الجينوسايد ودرد سريب دست الرجيم بري العراق ديتن ليه حيث كو او بالا دست العراقي او قرباني داني خلك كردستان جبير كنا تماشا بانجا تشاوا هميا قرابوت كان ليه كسو كارين انفال كيري وجينوسايد وقربانيان قرابونا كان خود قرابو كرنا بولاني ما هيك قرابو كرنا بنابيا هيك نوع كيف نا كانش من قناعات بيني كو بكنش تشتكي دي هي بيجي خواستك خودی خواستم من اوه گلی کردستان همه یک دنگ و کوتا بسیار کاک ایادش کرده دبی لدرگه درو بدن لدرگه متحده بدن درگه درو بدن و دنگی بگین ولات درو و تشتای بگین درو کو ام کسی که هتو قومه که هی هتو مظلومه کرد عام مظلومه ظلم لیکراوی عام کرد همه و مخصوص بارزانیش بهالبت ابدا برد قالي قربانيه داي قالي سباس جارة كدن اسحس قلت تجيبوا ما باغفي كلامك ببرا وسط رابي دو باج جان در كبي برام كاميري كلامك سر رزو نوازش داد منين بو وان شهيدت ظلم ديكري انفالت دورا بارزان و همه انفالت کردستان بتا گشتی اما کو کسو کارت انفالا یکم جار هم قرضدار دایکت خوینه دایکت ما وک شیر جن اف بچو کب خدان کرن سردمه که بزور بزحمت سردمه که زور بزحمت عیال خود هلن وک ظلام دوچنه میدان شول کن حتی و عیالا پیگوانده الحمله ویگاویت های ما مستاید زان کوینه مهندسن دكتورن وزيرن البوستات بلايت الحكومة هرمه كردستاني الحمد لله يا ديجي بيستال سر حكومة عراقي قربو انفولو بكات گشتي نك يا برزانيا بتايبت يا هم يا
حلب جای مثلا هر کارساتا که سر کردا دهات بید پیوسته سر حکومت عراقی قربوی هذا 20 ساله في حكومة العراق هي 20 ساله كرجي نافدا بجدارن بر بسرات يوان هي حني بدينا بو خلكي دي هم يقربوا كت خلكي كردستان قربونا تصاني اوان عقليتك هي نفد كرد هبن يعني عقليتي وان وات تخازيتن كو كرد نبن او كرد وكو آستان گل پیش خود بینن تا بحث حکومت شیعه کرده گو بالا دستن زور جارا بحث کن بین ظلم المهات یکرن باش اگه ظلم تاوت بیتا کرن بو ویگاوه تو بالا دست تو خود ظلم یکی يعني او عقليتي وانا نمثل وكو دبي خوب زانن ظلم يا الواهات يكرن دبي اوش ظلم نكن يعني او بحث زور ما بحث قربوي كر بل مخابن ويغوي يا ارزاق اوت ساخت برنده چوا قربوي مرديو كن زور بزحمت او عقليتك زور پوش كفت يل تو چی کیسه دا تو بجدار بود بغداد بل از شويه محكمه شواز بريفچونا كيسي تعامل حاكمي نظام چتا چوا دید گلو تو تدید يد جدينا فعلا گهداري اوت كان بو من وكو تشتكي مسرحيه بي وكو شونو غريك بي اف محكمه جو وكو شونو غريك بي هرچند او بو هنده بيكو بيجن والله مثلا ما محكمه دانو کسی تاوان بار گشت نسزای خو آیا چه تنانت صدام حسین سر مثلا دو جیل هاتا اعدام کرن دو جیل نک 200 کس 300 کسیش لینا هاتی نکشتن دورک وکو بارزان 8000 کس حلب جا 5000 کس آیا شخصک سر قضیه کرده هاتا اعدام کرن و محکمه دان نخیر او کسی که سزاش دابیتن هر سال مثلا شیعه هات که سزا دان ام داوات که این لحکومت عراقی پیچک پیدا چونه و که بکت هزره که بکت رابردو چه بیا دینو که شیطن مثلا ویگاوی حکومت بتن العراقی بکتن آیا کرده دی پشگوی خیتن دی چه نتیجه وی چه بید آخیر یا وی دی چه لیتن اب خود دبی و عقلیتی پیلن دست خود ریشکن دست هاوکاری دریشکن بو همیاب تایبت خیزان و کس و کار تنفالا ماديا معنويا قربوا بكنفا زور سباس قال سباس البت تبع شبانيجا جن اكو اف ميفانوي هيجا قوتي جن بارزان قال لك سريحات قال درد سري ديتن ليشان زارو كان خبر ورده كان مازن كان زارو كان نو فيغا فيد بلين قال بلندان دبا قال لك شوانا هم بناسنا نافي نانا بيجين بارسال ما نافي عندك اقول بله ام جتبرسين باشا جند بارزان قال لك بحزبنا زارو كان خاخر پرورده كان هيك شوانا كاكسان اوا يعني اف حكمته چدايه جند بارزان خودي باكي بيز بوچنا كريا راستي او دايكام بيجين هندي بو بيجين هشتو كما يعني هندك دايكا تو دي غداري كاي نب هستتا راستاخو يعني رونكيتا دهنا خاري بس باكي كو بيز بوچنا كريا حاطنوكا بيوستا چه بو بيتا خودي بيوستا يعني هر چتاكي عن معاشت وزيدا كان هر چتاكي دلوان دايكا دو بيت بو بيتا كرن هر چند قربوش نه تاكرن بس با يعني بيچك ما عندنا جيك مديت ايفاري بتشواتنا سر غورين كسو كارين خار هيك كاي كريبار قلتي يعني كاس نزاني كافا كسو كاري وانا انا لدبا دل نوايا جيبا بل سباس بوتا سباس بل تماشاوان نجام بردام بين كاي كريم وسردانا اسبانيا برشلونه كربي لويري كماليا نيف دولتي ازانين جينوسايد هي يعني بهمو معيارو بيفرابل لقول همو بلغنامان بجينوسايد بسري كردستان هاتي بسري خلقي كردستان هاتي وبوان ازبورن بلغجي خصنا برچاف سرنجوان چه بويا چه بدا ساكفت يويري كوماليك هي وكو جنابت باست كربناوي كومالي نيو دولتي زناني جينوسايد كدو سال جاري كونفرانسيك دبستن بو ام جاريان لشاري برشلونة بهاو بشي لقل زانكوي برشلونة بريواتشو امش وكو اندام لو ركخراوة وبو داكو چي كردن لكيسي جينوسايدي قالي كورد لوي بجدار بوين حولي چي باش بو چونك لوي كوبونويكا زاناني بواري جينوسايد لسر آستي نيو دولتي لنزيكي تل ولاتي جياوازة وبجدار بون تويجران لكولران زانكو كان تيدا بجدارن اوانا خاوني وتار وگوتەی خۆیانن لە ئاستی نێو دەوڵەتیدا لە بواری جینۆسایدەوە کە ئەوان گوێت لێ ڕادەگرن و بەڵگەکانی گەلی تۆ کە جینۆساید کراوە دەبینن پاڵپشتت ببن کاریگەریەکی زیاتری هەیە لەوەی کە چۆن ئێمە بچین بە دەمی خۆمانەوە شەفاعەت و
بڵێن بەرگری لە ئەو قوربانیەی کە بەسەر گەلی ئێمە هاتووە بیکەین. بۆیە لە چوارچەوەی کۆنفرانسەکەدا هەم وەکو ئەوەی کە پانێڵ هەبوو لەلایەن کەیجیلۆبی سنتەر کە سنتەرێکە بە هاوکاری حکوومەتی هەرێم و وەزارەتی شەهیدان کاری لۆبی دەکاتن لەوێ بۆ بە جینۆساید ناساندن لە نێو ئەم کۆمەڵەیەدا پانێڵ پێشکەش کرا لەسەر دۆسیەکانی جینۆسایدی گەلی کورد بە هەموویەوە بە هەموو دۆسیەکانەوە و لەوێدا گفتوگۆ دروست بوو لە پانێڵە جیاوازەکانی نەتەوەکانی تر بەشدار دەبووین گفتوگۆ دەکرا قەزیەی کورد دەخرایە ڕوو سەرنجی تایبەتیان هەبوو. چاوە سەرنجێکە تایبەتیان بوو؟ سەرنجی تایبەتیان هەبوو لە هەندێک بابەتەوە تەنها زانیاری گشتیان هەیە بەو فراوانیە قوڵ نەبوونەتەوە. ئەمە لەوانەیە بتوانین بڵین لە بەرنامەی نوێی وەزارەتی شەهیداندا ئەوەیە کە لە ئاستی نێودەوڵەتی کارێکی باشتر بکەین هەوڵی جدیتر دەرگە هەیە وەدید بوو نمونە ئەو دەرگایەکەین پتر شێوێکەی نێودەوڵەتی بکەن سەرنج جوواکان نێودەوڵەتی پاکێشن. ئەم کۆنفرانسە و ئەم کۆمەڵەیە یەکێکە لە دەرگا نوێیەکان کە لە بەرنامەی وەزارەتماندا هەیە لە ئاستی نێودەوڵەتی کاری تێدا بکەین ئەویش بە یەکەم هەنگاوی ئەوەیە کە ڕزلیۆشنێک یا با بڵێن لایحەیەک تەقدیم کراوە بۆ ئەوەی کە کەیسەکانی جینۆسایدی گەلی کورد بە گشتی هەموو کەیسەکان تێیدا ئاماژە پێکراوە بخرێتە دەنگدان لە نێو ڕێکخراوەکەدا و دەنجی لەسەر بدرێ و بە جینۆساید بناسێندرێ کە لەلایەن ئەوانەوە ئەو کەیسانە بە جینۆساید دەناسێندرێن دەبێتە جێگەی سەرنج لە ئاستی نێودەوڵەتیدا چکەمە ڕێکخراوێکە وڵاتان بە تایبەتی چاودێریان لەسەری هەیە و تەواجودیان تێیدا هەیە لە خودی لەوێ لە کۆنفرانسەکەدا ئەوەی ئێمە بەدیمان دەکرد لەوانەیە لە ژێر ناوی ترەوە زۆربەی وڵاتە زلهێزەکان تێیدا ئامادەیان هەبوو چاودێری پانێڵەکانیان دەکرد چاودێری کەیسەکانیان دەکرد. ئێمە لە چوارچێوەی کۆنفرانسەکەدا لە پەراوێزی پانێڵ و توێژینەوە وتارەکاندا هەوڵماندا کۆمەڵێک دیدارمان هەبێت لەگەڵ نەتەوە جینۆساید کراوەکان لەگەڵ زاناکان لەگەڵ ستاف و دەستەی کۆمەڵەکە و بەڵێنی پشتگیریمان لێوەرگرتوون کە هاوکارمان بن لە نێو ڕێکخراوەکەیاندا کە بتوانین سەرەتا لەوێ بە جینۆسایدی بناسێنن دوایی لە ئاستی نێودەوڵەتیدا لەم ڕێڕەوە کاکەریمەوە پرسێکی زۆر باشە کاکی ئەیات توزانیژی ئێزدیژی هەڵبەت هەر بزانیاریان تەماشەوانێژا دوو ناوچەر کوردستانیانە زۆرترین دەردەسەری دیکە هەڵبەت بووستێک دوێ کوردستانی نەمایە ماڵێک نەمایە قوربانی نەدابیت بەس هەندێک دەبەرهەنە گەلەی جاران هات قوربانیدانە 16 جارە دەبەرە سوود کرد تایبەتیژی ئێزدی پێتری هەفتەی جاران هاتنە قوڕکردن هاتنە جینۆسایدکردن هەری داویجی 2014 بوو کاکەیەت گەلێک پەرلەمانێت ئۆروپا وڵاتین ئۆروپا وڵاتین دن کەیسا ئێزدیان بە جینۆساید ناساندیە یعنی ئەڤا کاکەریمژی گوتی چونە دوێرێک خراوێدا و پێتر بابەتە نێودەوڵەتی یەکەواتە ئەڤە بخۆشی دەرگایەک نینە گەلوکو مرۆڤ بێ ومێد نەبیت ئەvê کەیسێ نێودەوڵەتی بکەێت ئەمفاڵ و ئیتر جینۆسایدە بارزانیان جینۆساید بێتە ناسکردن. بڵێ کاکەکار ئێمە من لە تەمەنی خۆم 3000 جینۆسایدم بینیوە پارێزەریش بوومە لە هەر سێ دۆسیەکە یعنی نە لە جینۆسایدی بڵین ئەوەی کە لە محکمەی جینایی عێراقی عولیا ڕوویدا کە ئێمە پارێزەر بووین لەوێ و بینیمان تیرۆریستانی داعش چیان بە خەڵکی ئەمە کرد و لەوێ ئێمە جیاوازیمان نەکرد لە نێوان ئێزیدی برایانی کریسیان برایانی شەبەک تورکمان کاکەی هەمووی وەکو سندیکای پارێزەران دۆسێ هەمووی کارمان کرد 16 شومی ئۆکتۆبەرمان لەبیر نەچی کە ئەو کاتە سەرۆک کۆمار کورد بوو و ئێمە کۆمەڵک پۆستمان لە بەغدا هەبوو بەڵام ئەگەر هێزی پێشمەرگە نەبووە ڕەنگە من و تو ئێستا نەمانتوانی بە ئەو دەقەل لە دەڤەری بارزانیش بە کوردی قسە بکەین بۆیە کێشەکەی ئێمە کۆمەلگەی نێودەوڵەتی ڕاستە پێویستە ئێمە کۆمەڵک شت هەیە لە کۆمەلگەی نێودەوڵەتی کاری لەسەر بکەین بەڵام کە دێینەوە عێراق تا ئەو دەقەیەش تۆ ینی ئێستش گەڕانەوەی ئاوارە برا ئێزدیەکانمان هیچ مانایەکی هەیە ینی بۆ هەتا ئێستا برا ئێزدیەکانمان لە ژێر خێمەنە تا ئەو دەقەیە بۆ حکوومەتی عێراق نایە چارەسەرێکی ڕیشە کێشی بۆ دۆزی کورد بک لەو ناوچەیە یعنی هەردەم کێشەی ئێمە کاکەکار هەمووی تا ئەو دەقەیەش من لەگە جەنابەت قسە دەکەم لە گوندی پەلکانەوە بیگرە لە کێشەی گەنمی جوتیارانەوە بیگرە لە ئێستش کە بەداخەوە دەتوانم بڵێم گەمارەوێکی ئابووری خراوەتە سەر کوردستان لەلایەن عێراقەوە ئەوە تو بێژی ڕاستە بێگومان ڕەوش هێشتاجی تونترە نەکی هێشتاجی خراپترە ئەم ڕۆژانە ڕەوشە دەشوپینین تو زانیژی کە بەریانها عێراقی بە ناوێ پاراستنا سیادە دەوڵەتێ هەر تشتێ بسەرێ کێم نەتەوێت ناپخۆدەتینا
لێ گاوێ پرسا کوردان پرسێکە نێودەوڵەتیە بێگومان هەرێمامە ڤەکریە بداان کنسولخانە هەنە چاپەمەنی هەیە نونەراتین مە لە وڵاتین جودا جودایان دنیای هەیە وەکێتە گوتی کومەکە وەزیر و کومەکە پێگەهێنگرین دناوە حکوومەتە عێراقی دەما هەنە کەواتە ئەڤە هەمی بخوا ئەگەرنی نەگەل و هین پێتر بچێن ئیدیر پشتاخوات حکوومەتە عێراقی دادگەهێنی بەگیرێنە دەم چنە ناف جباکان نێودەوڵەتی داوێکیسی من هیوادارم لە ناو خۆمانەوە دەست پێ بکەین کاگەکار ئێمە کۆمەڵک چەکی زۆر بە قووەتمان بەدەستەوە ئێستا یاساییەن دوای ئەوەی کە بڕیاری پاریس و دادگای فیدرالی عێراق ئێمە دەتوانین بڵین حکوومەتی ئێمە ئێستا کۆمەڵێک چەکمان بەدەستەوە بەرامبەر عێراق بتوانین بەکاری بین وەکو ئەوەی کە تاکو ئێستا ئێمە داوامان دەکرد کە بڕیارەکانی دادگای باڵای تاوانی عێراق بۆ جێبەجێ ناکرێ ڕەنگە ئەمە زۆر وەکو پارێزەر چونکە ئێمەش بەرپرسیارین بەرامبەر قوربانیانی جینۆساید دەستیدا کە شەهیدەکانمان لێرە گرت و بردمان بۆ بەغدا گوتمان ئەو دەڤەرە ئاوادان دەکرێتەوە ئەو دەڤەرە دەبێ قەرەبوو بکرێتەوە بەڵام بەغدا خۆی لە هەموو پرسە بەرپرسیارەتە یاسایەکان شاردەوە بەڵام ئەم جارە ئەوان ناتوانن بڵێن ئێوە نەوتەکە دەفرۆشن بڕۆن لە پارەی نەوتەکە دەری بکەن بۆیە و حکوومەتی ئێمە بڕۆمان بە حکوومەتی خۆمان هەیە کە تەسلیم بوون مەحاڵە بۆ هەموو شتێکی بەغدا ڕاستە لە پرسی نەوت پرسێکی دەتوانم بڵێن بڕیاری پاریس ئەوە بوو کە ئێمە بتوانین یاخود حکوومەتی عێراق بتوانی بەشێک لە بڕیارەکانی جێبەجێ بکە بەڵام کۆمەڵێک پرسی زۆر گرنگ هەیە ئێمە باشترین بڕیارمانەیە بڕیاری دادگای باڵای تاوانی عێراق لە پرسی تعریبکردن کە ئەویش خۆی لە تەتیری ئەرقی دەگرتەوە بڕیارێکە دادگای باڵای تاوانی عێراق دەڵێ ئەو ناوچە کوردیانە تعریب کرایە بۆیە من پێشنیار دەکەم سەرۆکی حکوومەت لێژنەیەکی یاسایی تۆکمە لە ئەنجومەنی وەزیران ئەوە نەخرێتە وەزارەتی شەهیدان وەزارەتێکە ڕەنگە بتوانی کۆمەڵک کاری بۆ قوربانیانی جینۆساید بکە ڕاستە بەڵام ئەوە پێویستی بە تیمێکی یاسایی هەیە ئەنجومەنی وەزیران و ئێمە هەر لەو بڕیارەی کە باسم کرد کاکە هەکار ئەوە کە بڕیاری 16 ساڵی 2010 لەم یاسایە دەڵێ هەرێم لێژنە دروست بکە بۆ پرسی قەرەبوو بۆیە ئێمە دەتوانین لەم بڕیارەوە بیگرە و لە هەموو شتەکانی ترکە حتەکە هەرێمێ لیژنە دروست نەکردە بۆ لیژنە دروست کرا هەرێم کاری خۆی کردیە کاکەرێم من کاکەکار من لە هەموو لیژنەکان ئاگادارم چونکە پرسی قەرەبوو یاخود پرسی ئەوەی کە ئاوادانکردنەوەی کوردستان بی لەبەرەوەی جێنۆسایدە لە سەرتاسەری کوردستان ئێمەش بەشێکین ئێمە لە نزیکەوە چاودێریمان کردیە توایەوە لیژنە لێرە دروست بووە بەغدا بە حکوومەتی هەرێم دەڵێ لەو بڕەپارەی کە ئێستا ئەو نسبەیە بۆ تۆ دانراوە تۆ بڕۆ قەرەبووی خۆت لەوە بکۆ باشە من لەسەر مستەوای قەزا لە هەڵەبجە لە پشدەر لە سەی سادق تا دەگاتە بارزان و تا دەگاتە زاخۆ کاکە تۆ یعنی دەڤەرێکی وەکو هەڵەبجە لە نەخۆشخانە لە قوتابخانە لە مزگەوت و شوێنە پیرۆزە ئاینیەکان لە هەموو دەڤەرەکانی ئێمە هەمووی تێک دراوە هەمووی حکوومەتی عێراق تەختی کردووە بۆیە من پێم وایە ئێمە دەتوانین بە شێوەیەکی یاسایی ئەو جارە کار بکەین و ئەگەر حکوومەتی عێراق نەهاتە ژێر چێفی ئەوەی کە بەرپرسارەتی یاسایی دەتوانین فشار بخینە سەر عێراق لەسەر ئاسی دەوڵەتی بڵێ کاک ڕێبارە ئێدی ڕەوش بڤی ئەوایە ینی بدیتناتە تو باش دیفتونەوێ کەیسێتکەی وتە پارتوژی سەرهەنە يعني قالوا حكومة العراق توزاني شوايا يدي رشوا دستين خويا بحقيقتك بما كردان كان خوا خدي قضيه قدرنا كبي ما خدان نينا كواتا دناوا كردستان اذا شبهت كرين قالوا كو اف بابته بيتر نيف دولتي بيت كرين فراسنا كان نيف دولتي سر خل في خد كبي جارا كدينه جنوسايد كرين كوروبرو ينها راستم سپاس از دست که در فتره ده من اسوی بسیارات تگلک جا بحث کرد که اف دورا چندین جاری هاتیا بردمان کردن ناو خلقی و آوربوی وقتا بین بارزان خبات و قربانیدان وی دوره لکنایت جدا کردن اف داره تود بینه هر داره که خملا و آگیش ببزانه خوینا شهیده که آل بن وی دوره هر مالکال وی دوره تو چی هر داره که کاتت بین رسمک دو رسم سه رسمت کسی کارت خود قربانیانی الدوار دای یعنی نه پرسه که تشهیده که تنفاله بپرسه چند تشهید و انفال انت ویم چند جواب پاخبین اف قرب و ام جماعت بحث لید کرد ام قرب و چه دای که بدینه و یا دای که او دای که هر روز پیدایا لسیویه که هفته 83 وقت کره البال بریه درو چوبی مطبخ تشته بکره خو حاضر کرد وقت هات یا جور دیت چه کور جور ونینه رحمت خدا لبید 3-4 ساله دای که وفات کردی همس پیدا پشتی 35 ساله هم روز دا چید باد یک ماسته و دو چای حاضر کرد کره من احمد کره من صبری کره من ورا چا خوب خو ورا تشتا خوب خو تشتا و سار بود تشتا و کراس سار بود یعنی درونی نما پیوسته چهار سر وان دایکای یعنی او دایکا وقتی چو سفره که کلیلک داف جیران خو دو گوت بلکی کره من بزورید بلا کلیلک تبید تا هن چاواره نکرد
وره دای که اول 40 سال است 41 سال است 39 سال تو چاوری تو آمدنی 10 دقیقه چاره که 20 دقیقه کوره تا چاوری بید ما پیوسته کار بکنی لسر درون وان دایکا هر چند او دایکا یعنی حتی نو که او کوپید کار نهات یکن هیچ کاری که و په نهات یکن کو ام شین وان دایکا وکی خوراگی چه بهتر کردن برکو گلک ماندینه فعلا وصايه وکی جناب سروک بیجی ابدایکا شیره جنن ام شانازی پیوت کن رخصت دمن از خوب یک بجنا خوب چه مینم بوان دایکت می شیره جن کول وی دوره هی کو هر همی شیره جنونو او دایکن نمونت دایکت خوراگیرن نمونت خوراگیرینه بوما او دایک باب بونه برا بونه مام بونه خال بونه همه صبر و هدارت ما بونه او دایک ناچار نوکه ارک بابو بومت گیرید نوکه ناچار وکی برایکه نوکه همه هیوی امید 40 ساله اوار کی دیاری پشتی 40 ساله همه هیوی امیدت من اون خوزیا من برایکه باب من هر دزدا من برایکه بالا کشه که کمالاتی لسردانه که لگشت که هو یا لدانشته که هو گمن هاد با ما اوجی ندید یعنی ام زاروکت جمایل پروسا جنوساید بارزانین گلک تشتا محروم بود اگر تو که پانوراما جیانه که نقصتانه ما پید ویاب چاره سر درونی هی ما پید ویاب چاره سر یاسایی چون که تنه بارزانی نهاتینا جنوساید کردن وک رگز نیر از گلک جد بهم ام قدرت و کیسیت کن وقتی بین 8000 مروف بارزانی هاتنا جنوساید کردن تو هزریب که 8000 مروف اگر هر یک 4000 پاش و ما بج بلی خزانه اول 30-40 هزار کس ابروی 1000 اشابت نالینن اول همان کاد ابدا بله که ریبار سرنجات گشت بله گلک ابدا برا تو دبینی دبرک بوا لحبت 5 هاتونو هاتوی که منطقه المحرمه بوا جیان دا قدغه بو هیچ کسک لوی دبری لداگ نبوا هفکر ناسناموان هر کسک ننویسیه محل ولاده بارزان بله دایگبون لوی دبری نما لو پیدویه ام وی کیس بین دادگاه نف دولتی بین کنفرانسا بله سپاس که بر البته انفالان باندوری هبا بیرما امجیک انفالا در بدر بوینه سی جارا مالا مشوتیه گندن مشوتین هلی اسماء ما بابی من هبویه براید ما پیدا بونه لو ابصری و هاتی و کتا گوتیش نابرنا نفشی بویه بله بر حال جارك چما دفن وان خو اس حس كمتو ما باوي كلام که سرنجات صراخ نامه وانا تشتكي بي اس مصطفى محمد وك باشمای انفالایان روزگاربوی جنوسایدی چون که از او روزا وقتی بجه جنوساید بارزانیا هاتی انجام دان از گبا به خدا بیم از گبا به خواب من ترامپلی دا بس قدر خدا وقت دید که از وقتی بجه نچم گوا از وگرم هم طبعا کارسات ما بچاوت خودی بکم کس هیچ نتواکت دنیا و کارسات بچاوت خود نبینن هر جنوساید کردن مروف و بتنینی از ظلامه پشتی وقتی بیجه برنا ظلامت ما هنگی کارسات دست بکر اف جنو اف بزارو که یعنی کفنت بن وقتی بیجه ظلمک و زختک و وطف دا نه کهربا نه آف نه ارزاق يعني تعداك وتفتو تكرن انت 8 كم سال بي تقريبا 8 من 11 سال بي وكي بيجي وقت دا از جبا بخوهن مطرم بريدا يعني بيجو اراده خديه كاسنا شو ما نخوي قالك من كتر يت يعني بري وشهداء كاكيا در وقت كل محكمه بغداد يعني اف برسياره علي كيميائي من هاتا كرن قلت باش ديار عمرکی دیاری کریه هبی بگیر نبارزانی نخو بود تو نبری منش قلت بخود اش بپرسیار الخود که معنی لكاوجي متاسف ويا قلت تبو نبريان بله تقريبا بس واد فيو مثلا بيخن قاربك وقت بدا که قاربك قانونی بید يعني بو گیر نبارزانی که بيجي بخن تويدو بس كورتي بس از بوتا چتاكي بيجم سا دادگاه يعني انفال يعني يان جنوسا دا ملت كرد دادگاه که غالتا جاری يعني هاتنا دادگاه کرن محکمه ثورت بجنه و تنفيذ کرنا وسط صد بي چونكي حكومت و وكي بيجي بابات ببريارت محكمه تيرا دا بغداد يعني محكمه كا زورا بريكو بيك وكي بيجي بماندبينا بارزرت ما و هم سپاسيا وات كاين كخو بخشانه كيسا بريفبر و جنوسايت ها تقبل كره بس تيرا دا بلا همه دنيا رابط يو ان و همه رخراوت ما في مروف بلا هستن او بربيار دادگاه بغداد در چوي بلا تنفيذ كان بله قال لك سباس تمام لداوي اساس كان مفهمو بهابرا رابين سربي دقیقه که راستان ده هم بر بیل بگمان جبو یعنی پاکج بارزانی جنوساید کری همو شهیدین ریارزگاری خازا کردستانه